لە کەرکووک ڕێپێوانی ناڕەزایی دژی بەردەوامی پەلامار و دەستدرێژەکانی قەوارەی زاوێنی بە پاڵپشتی ئەمریکا بۆ سەر کەرتی غەزە بەڕێوە چوو. یاداشتی ناڕەزایی پێشکەشی نوێنەری نەتەوە یەکگرتوەکان لە شارەکە کرا. ئامادەبوونی ڕێپێوانەکە ئەو هەڵوێستیان وەکلانی کەمی ئەرکی ئاینی و مرۆییە لە بەرامبەر کۆمەڵکوژی سەرکەردی غەزە و پاڵپشتی خەڵکی فەڵەستین دەزانن. والله ئێمە وەکو مسلمانانی کەرکووک وەکو ئافرەتان بلاخەس هاتووینە پشتگیری غەزە ئەەکەین، یعنی دەڵێن نا بۆ ئیسرائیل بەسە هەتا ئێرە زوڵم و مناڵ کوشتن و ژن کوشتن و مسلمانان کوشتن. بەڕاستی زوڵمیان تەجاوزی حدودی کردووە، لێرە زیاتر مسلمانان بۆی قبول ناکرێ. ئەگەرنەوە لە کاتی کە باوکمان ئیبراهیم سەلامی خوا لەسەر هەڵدراوەتە ناو ئاگرەکەەوە، میلورەیەکی ئەڵەن باڵدارێک تۆزی ئاوهێنی کاتی سەر ئاگرەکە، ئەڵەن جا تۆ چیت پێکرێ بەم حەجمە بچووکەوە؟ ئەڵێ من گرنگ ئەوەیە هاتووم هەوڵم داوە و ئەو گۆڕانکاریە بگۆڕم، ئەو زوڵمە بگۆڕم، من دژی ئەو زوڵمە بوەستمەوە. ئێمەش هاتوینە دژی ئەو زوڵمە گەورەی کە ئەکرێ بە حەزمی خۆمان وەزنی خۆمان دەنگی خۆمانەخانێ پاڵی ئەو برایانەوە ئەیدینە زلێزەکان، بەڵکو ئینشاءڵڵا جێی خۆی بگرێ و ئەم زوڵم مستەمە بوەستێنێ. دووەم جارە لە چوارچێوەی چالاکیەکانی کەمپینی کەرکووک غەزە سەردەخات. ڕێپێوان و ناڕەزایی ساز دەکرێت. بەرپرسی لەقی کەرکووکی زانایانی کۆمەڵی دادگەری، پاڵپشتی و پشتیوانی مسلمانانی غەزە و دژایەتی قەوارەی زاوێنی بە ئەرکی ئاینی هەر تاکێکی مسلمان دەزانێت. ئێمە دیارە وەکو زانایان وەکو چوونی خوێنەوار و مستەقەفی ئەم شارە و بە هەموو چین و توێژەکانەوە هاتووینە ناڕەزایی خۆمان دەرەبڕین، هاتووینە کە ئێمە ئەم لیژنەیەمان پێکهێناوە پشتگیری و سەنەدی پشتیوانی برایانمانەکەین لە غەزە و لە هەر شوێنێک کە مەزلوم هەبێ و غەدری لێکراوێ ئێمە پشتگیری لێکەین و یارمەتیەدەین و کۆمەچیەکەین و هاتووینە پەیامی خۆمانەگەیەنین بە نوێنەری نەتەوە یەکگرتوەکان لێرە لە پارێزگای کەرکووک کە ئیتر هیچکە ئەم زوڵم و ستەم و ناحەقی قبول ناکەین و هاتووینەوەتەوە لە پێش چاوی جەنابتانەوە هەموو دنیا بیبینێ، هەموو چین و توێژەکانی شاری کەرکووک کۆبووینەتەوە بەبێ جیاوازی، داوای ئەواکەین کە ئەم زوڵم و ستەمە بوەستێ، ئەم خوێنڕژان و ئەم قەتڵ و عەمەلە ئەو لە شاری غەزە و لە فەڵەستین بوەستێ و ئیتر سنوورێکی بۆ دابندرێ و ئێمە بە هەموو شێوەیەک پشتگیریانەکەین و مساندەیانەکەین و لە خزمەت هەموو مسلمانانین. خوای گەورە لێتان ڕازی بێ. نزیکەی 20 مانگە کۆمەڵکوژی و وێرانکاری سەرکەرتی غەزە لەلایەن قەوارەی زاوێنی بە پاڵپشتی ئەمریکا بەردەوامە. لە زۆربەی وڵاتانی جیهان دژیە و دەستدرێژیانە ناڕەزایی و خۆپشاندان ئەنجام دەدرێت. لە شاری کەرکووکیش هەڵمەتی جەماوەری لە ژێر ناوی کەرکووک غەزە سەردەخات ڕاگەیەنراوە و هەفتانە چالاکی جۆرا و جۆر ئەنجام دەدرێت. چیانووری کەناڵی پەیام، کەرکووک.